مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی هاوڕێ لەگەڵ شاندێکی ئەنجومەنی سەرکردایەتی و بەرپرس و ستافی ئەنجومەنی کۆیه سەردانێکی مەیدانی بۆ قەزای کۆیه ئەنجام دەدات و قایمقامی کۆیه و بنکەی گرتن و گواستنەوە و ژمارەی کەسایەتی و ڕیشسپی و مامۆستای ئاینی و مامۆستای زانکۆی سنوورەکە بەسەر دەکاتەوە. سەرەتا لە دەروازەی قەزای کۆیه لەلایەن بەرپرس و کارگێڕانی ئەنجومەنی کۆیەی کۆمەڵی ئیسلامی پێشوازی لە شاندەکەی کۆمەڵی ئیسلامی کرا. لە دەستپێکی سەردانەکەدا بۆ سنوورەکە مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و وەفدی هاوڕێی سەردانی قایمقامێتی قەزای کۆیە کرد و لەلایەن سەرکەوت ڕەسوول قایمقامی کۆیە و دلێر مەجید بەرپرسی مەڵبەندی کۆیە یەکێتی نیشتمانی کوردستان و بەرپرسی یەکە ئیداریەکان و بەڕێوەبەرە گشتیەکانەوە پێشوازی لە ئەمیری کۆمەڵی ئیسلامی و وەفدەکەی یاوەری کرا. لە دیدارەکەدا مامۆستا عەلی باپیر وێڕای دەستخۆشی و سوپاسکردنیان بۆ ئەرک و ماندووبوونیان بە ئامادەبوانی ڕاگەیان پێویستە هەر بەرپرسێک لە بواری کاری خۆیدا خزمەت بە خەڵک و جەماوەری دەڤەرەکە بکات و سەرگەرمی خزمەتکردنی هاوڵاتیان بێ. هەروەها ئەمیری کۆمەڵ گوتی گەورەی و باشی بەرپرسان لەوەدایە تا چەند دەتوانن خزمەت بە میلەت بکەن، بە تایبەتی لەم قۆناغ و هەلو مەرجە سەخت و دژوارەی کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە. لە تەوەرێکی دیکەی دیدارەکەدا مامۆستا عەلی باپیر تیشتی خستە سەر دوا گۆڕانکاریە سیاسیەکانی هەرێمی کوردستان و جەختی لەسەر هەوڵدان بۆ ئاشتەوای نیشتیمانی کردەوە لە پێناو کۆدەنجی نیشتیمانی. هەروەها گوتی پێویستە هەوڵ بدرێت لەسەر بناغی دادگەری و برایەتی هەنگاو بندرێ بەرەو چارەسەری کێشەکان و یەخستنی هەلوێستەکان بەرژۆنی باڵای گەلەکەمان لە بەرچاو بگرین. هاوکات قایمقامی کۆیە سوپاسی بەسەرکردنەوەی ئەمیری کۆمەڵی ئیسلامی و وەفدی یاوەری کرد و سەردانی مامۆستا عەلی باپیری بە گرنگ و پێویست زانی بۆ سنوورەکەیان. عادەتی خۆ بە من جاجا سەردانی هەموو ناوچەکانی کوردستان دەکەین، ماوەیەک لەمە پێش سەردانی قەزاکانی سۆران و ڕەواندوز و چۆمانمان کردووە هەرسێ قایمقامەکەمان بینین و هەروەها مەسەلەن کۆیەش دیارە یەکێکە لە شارە گرنگەکانی هەرێمی کوردستان و کۆیە مەڵبەندێکی گەورەی ڕۆشنبیری و سیاسی کوردستانە. ئەم ڕۆژهاتین دیارە جەنابی قایم مەقام و بەرپرسەکانی دیکە ئێرەوە کاک ڕابەری سید ئیبراهیم دیارە بەرپرسی مەڵبەندی یەکێتی نیشتیمانیمان لێرە بینی. مەبەستمان هەر سەردان بوو و وێڕای سەردانیش سوپاسکردنیان ئەو ماوەی پێش و کە ئەو ڕووداوەی محەممەدی و کوڕم ڕوویدا بوو لێرە وەکو عادەتی خۆیان جوامێرانە لە گەڵکەیسەکەیدا دیارە مامەڵەیان کرد. بۆ مەبەستی سەردانیکردن بۆ قایمقامێتی قەزای کۆیە، بۆ دیدەنیکردن و بۆ بە ئاگابوون لە ڕەوشی دانیشتوانی شاری کۆیە و وەکو بەڕێزی ئەم ڕوونی کردەوە چەند شتێکی تریش بوو لە کۆی گشتی دانیشتنەکەدا تەنها پەیام و خۆشەویستی بەڕێزیان بۆ ناوچەکە بووە. هەر لە درێژەی سەردانەکەیدا ئەمیری کۆمەڵی ئیسلامی بنکەی گرتن و گواستنەوەی قەزای کۆیە بەسەر کردەوە. لەلایەن ڕائیج سەرکەوت بەڕێوەبەری بنکە و کارمەندانەوە پێشوازیان لێکرا. لە دیدارەکەدا مامۆستا عەلی باپیر لە وتەیەکی دا ئومێدی خواست بە پێی یاسا بتوانن باشترین مامەڵە لەگەڵ بەندیەکان بکرێ و باشترین خزمەتیان پێشکەش بکەن. دواتر هەر لە بنکەی گرتن و گواستنەوە مامۆستا عەلی باپیر چاوی بە ژمارەیەک ئەفسەری پلە باڵای قەزای کۆیە کەوت و خۆشحاڵی خۆی بە دیداریان نیشاندا و گفتوگۆیەکی تێر و تەسەلیان ئەنجامدا. پاشان مامۆستا عەلی باپیر بەشەکانی بەندیخانەکەی بەسەر کردەوە و لە نزیکەوە چاوی بە بەندیەکان کەوت و ئامۆژگاری پێویستی ئاراستە کردن. بۆ دوای نیوەڕۆی هەمان ڕۆژ مامۆستا عەلی باپیر و شاندی یاوەری سەردانی دادوەر هیمداد دادوەر لە دادگای قەزای کۆیە کرد و لەو دیدارەشدا تەئەکید لەسەر سەروەری یاسا کرایەوە بۆ هەموو لایەک بەبێ جیاوازی. دواتر مامۆستا عەلی باپیر سەردانی دکتۆر کامەران عەباس بەڕێوەبەری گشتی تەندروستی قەزای کۆیە کرد و لە نزیکەوە باز لە بواری تەندروستی و خزمەتکردنی هاوڵاتیان کرا لە نەخۆشخانەکان. هەر لە درێژەی سەردانەکەیدا مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی بۆ قەزای کۆیە سەردانی هەریەکە لە بەڕێزان ڕائیج سەرکەوت بەڕێوەبەری بنکەی گرتن و گواستنەوەی کۆیە و دکتۆر جەمال باجەلانی مامۆستای زانکۆی کۆیە و کاک فاروق عەلی مەولود ئەندامی دەستەی کارگێڕی یەکێتی نیشتیمانی کوردستان و دکتۆر دەهام جەعفەر پزیشکی ئێسک و شکان لە نەخۆشخانەی کۆیە و دکتۆر عەبدولجەبار مامۆستا لە زانکۆی کۆیە و مامۆستا نازم دادنووز لە کۆیە و عەبدوڵڵا حەسەن و سلاح شیلەی و فەرمان مەمەند و شێروان کاکە زیادی کوڕی حەمە ئاغا و کاک غەفور کەسایەتی شاری کۆیە و مامۆستا ئاودەل عەباس مامۆستای ئاینی کرد.
لە سەرجەم دیدارە کۆمەڵایەتیەکاندا مامۆستا عەلی باپیر تەئکیدی لەسەر پێکۆژیانی سەرجەم چین و توێژەکان کردەوە لە کۆمەلگای کوردەواری و سەردانی شاندە باڵاکەی کۆمەڵی ئیسلامی بووە مای خۆشحاڵی هەموو لایەک.